بەداخەوە ماوەیەکی زۆرە بێ بڕیاری هاوپیشەوان لەلایەن هێزانەکانی هەولێرەوە دەستگیر کراوە کەمە ئەسەفێکی زۆرە بەڕاستی چکە بڕیارێک لەو ڕۆژنامەنووسە پیشەیانە بوو کە زۆر بە پیشەیی کاری ئەکرد. بەداخیشە منەوە ئەڵێم دەسەڵات هەچ کاتێک کە بێت دەسەڵاتە بێت زەفەر بە ڕۆژنامەنووسانە بێت بە ڕۆژنامەنووسان ئەوێرێت ناوێرێت کە ئەنی ئەو کێشەی کە هەیەی لەگەڵ بەرامبەرەکەیەک لای بکاتەوە بەڵکو چێ پەنا بۆ دەستگیرکردنی ڕۆژنامەنووسانە بن کامە جێگایەکی داخەمە یەکەم جار نییە دوایین جاری بێدەسەڵاتی دەسەڵاتش نابێت لە پایتەختی هەرێمی کوردستان ئەو کاراکات بۆ ئێمە لێرەوە دەڵێن پێویستە بڕیار بە زووترین کات ئازاد بکرێت چونکە ئەو تەنها کاری ڕۆژنامەوانی خۆی کردووە تەنها کاری پیشەی ڕۆژنامەگەری کردووە لە پایتەختی هەرێمی کوردستانە دەستی بۆ شتێکی دیکە نەبردووە دەستی بۆ سیاسەتێکی دیکە نەبووە کە پێچەوانەی سیاسەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بێ پێویستەکە بە زووترین کات بڕیار ئازاد بکرێت. خۆی یاسایەکمانەیە یاسای 35 ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستانە کە لە پەرلەمانی کوردستانە دەرچووە بەڵام بەداخەوە تا ئێستا ئەو یاسایە لەلایەن دەسەڵاتەوە جێبەجێ نەکراوە لە هەرێمی کوردستانە ئەمە یەک لە پێشەلکاریەکان ئەوەیە کە لەلایەن حکوومەتەوە جێبەجێ ناکرێت دوو لە پێشەلکاریەکان ئەوەیە کە حکوومەت کە بڕیار و هاوپیشەکانی بڕیارش دەستگیرەکات پێچەوانەی ئەو یاسایە دەستگیریانەکە کەمە نەک جارێ بەڵکو دوو جار پێشێری یاسای کردو حکوومەتی هەرێمی کوردستان. نزیکەی هەفتەیەک دەبێت دیارە هاوپیشەمان بڕیار کە لە ئاژانسی ڕۆژنیوز کار دەکاتن لە هەولێر دەستگیر کراوە بەداخەوە ئێمە ڕۆژنامەنووس ینی دڵگرانین بۆیکەوە هاوکارمان بڕیار دەستگیر کراوە بەڵام ئەوەی زیاتر ئێمە نیگەران کرد تاوەکو ئێستا دیار نییە خۆ بڕیار لەسەر چ کەیسێک بە چ مادەیەک دادگایی دەکرێت یاخود تۆمەتبار کراوە یاخود بۆچی دەستگیر کراوە ئەوەی کەوا پێویستە سەرەتا بۆ ڕۆژنامەنووسان یەکلایی بکرێتەوە ئەوەیە زانینی هۆکاری دەستگیرکردنی بڕیارە لەسەر چ بابەتێک دەستگیر کراوە ئەگەر هاتبێت بڕیار لەسەر بوارێکی ڕۆژنامەوانی دەستگیر کرابێت بۆ نمونە حکوومەت لایانی پەیوەنددار دەبێت بە یاسای ڕۆژنامەگەری مامەڵە و کەیسەکەی یەکلایی بکاتەوە بەداخەوە ڕۆژنامەنووسان ئەگەر هاتوو لەسەر بۆچوونێکی تایبەتی یاخود لەسەر بۆچوونێکەوە سیاسەتی دەستگایەک بۆ نمونە ساغ دەکاتەوە پەیامی و گوتاری میدیایی سیاسەتی دەستگایەکی دیاریکرا و دەگەیەنی بە هیچ شێوەیەک نابێت پەیامەکانی بنبڕ بکرێ نابێت فشاری بخرێتە سەرێ نابێت ئینسان لەسەر ئازادیەکان و لەسەر کاری میدیایی لە هەرێمی کوردستان بەگشتی و لە جیهان نابێت دەستگیر بکرێن. سەبارەت بە پێشێلکاری لە ڕووی یاساییەکەیەوە ئەگەر بۆ نمونە بەراوردی بکەین ڕۆژنامەنووسێک کە کارێک دەکاتن بێگومان ئەگەڵ پێشێلکردنی یاسا بکاتن دەبێت بە مادەیەکی قانونی پەیوەست بە کارەکەی دادگایی بکرێت. بڕیار ئەگەر هاتبێت لەسەر بابەتێک راپۆرتێک کەیسێک شتێک کە پەیوەندی بە بواری ڕۆژنامەوانیەوە هەبێتن دەبێت بە یاسای 35 ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان مامەڵەی لەگەڵدا بکرێت ئەگەر بمەش مامەڵەی لەگەڵ کراوی دەبی سەندیکا ڕۆژنامەنووسان ئاگادار بکرێتەوە دەبێت ڕێکخراوەکانی تایبەت بە داکۆکردن لە مافی ڕۆژنامەنووسان ئاگادار بکرێنەوە و هەماهەنگی لە نێوانیان هەبیتن بەڵام دیارە بەو مادەیە دەستگیر نەکراوە بۆیە تاوەکو ئێستاکە هیچ بۆ نمونە سەرەداوێک دەست نەکەوتۆ بۆ ڕۆژنامەنووسانیش باس لە هۆکاری دەستگیرکردنەکەی بکە بێگومانش ئەگەر بە هۆکارێکی ڕۆژنامەوانی دەستگیر کرابێ بڕیار بە تەواوەتی پێشێڵی یاسای ڕۆژنامەگەریە.